بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ئاسوودە و کامەران بن. ئەم ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ ئێوەی ئازیز بەردەوام بین. کۆمەڵێک بەرگەوە بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون هیواداری تاکۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. سڵاتان لێبێت بینەران و بیسەرانی عەزیز و خۆشەویست، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان محەممەداتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە پەتای وەرزی دەکەین بۆ پێی کە وردە وردە لە وەرزی گەرماوە دەچینە ناو وەرزی سەرما و کەشوهەوا گۆڕانکاری بەسەردا دێت. زۆرێک لە هاوڵاتیان تووشی پەتا و نەخۆشی دەبین. بزانین پەتای وەرزی چیەوە، نیشانەکانی چین، وایە ئەم پەتایە کە لە ئێستادا بڵاو بۆتەوە لە نێو خەڵک و هاوڵاتیاندا چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆناداوە، چارەسەرەکان چین وە بزانین چۆن خۆمان بپارێزین لەو جۆرە نەخۆشیە. بەڵێ تەوەرێکی تریشمان هەیە کە ئەویش بابەتێکی گرنگە، باسکردنە لە ئەرشیفکردن، چۆن ئێمە بتوانین سوود لەوە وەربگرین کەوا لە قۆناغەکانی ژیان ڕۆژگارێک لە ڕۆژگارەکانی ژیانە کە دەبێتە مێژوو ئەو ڕووداوانەی ئەو نووسینانەی ئەو بابەتانەی بە دیاریکراوی لە بابەتی ڕۆژنامە و بۆ ڤار و نووسینە ئەرشیف بکرێ. میوانێکی تایبەتمانە بێ قسە و باس لە ئەرشیفکردنی ڕۆژنامەگەری یاخود ئەرشیفکردنی نووسینی ڕۆژنامە وەروە بۆ ڤاری ئیسلامی دەکا. بزانین لە قۆناغەکانی ڕابردوو لە ساڵەکانی پێشووتر چه ئیشێک کراوە وەروە چەند گرنگە ئێمە ئەم ئەرشیفانە بێڵینەوە وەروە بە شێوازێکی نوێ چاپ بکرێنەوە و بڵاو بکرێنەوە. وەڵازان دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین پلەکانی گەرما و گۆڕانکاری کەشوهەوایەکان چی بەستەراتۆ پێکەوە بینەری دەبین. ڕازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە خۆپاراستن لە پەتای وەرزی دەکەین. بزانین ئەم پەتای کە لە ئێستادا بڵاوە نیشانەکانی چین وە چۆن خۆمان پارێزین و چارەسەرەکان چین وە ئایا ئەم پەتایە تا چەند بەخێرایی بڵاو دەبێتەوە. گرنگتر لە هەمووی ئەوەیە کە زۆرێک لە وڵاتیان دڵڕاوکیەوەیان هەیە کە جیاوازی ناکەن لە نێوان ئەم پەتایە و ڤایرۆسی کۆرۆنا. دەبزانین جیاوازی هەیە، ئەو نیشانانە چین کە لە پەتای کۆرۆنا و یاخود ئەم پەتای وەرزێدا هەیە جیاوازی تێدا بکەین. گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ میوانەکەمان کە لە پارێزگای هەولێرەوە میوانی بەرنامەکەمانە بەڕێز کاک دکتۆر شیروان کۆساری پسپۆری شارەزای گشتی. کاک دکتۆر سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. بەناوی خوای گەورە سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەرانی خۆشەویست. زۆر سپاس بۆ کەناڵی پەیام بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. زۆر سپاس. کاک دکتۆر لە ئێستادا کە گۆڕانکاری بەسەر کەشوهەوادا هاتووە، ئایا ئەم پەتای وەرزیە بڵاو بۆتەوە؟ ئەم پەتایە چیە نیشانەکانی؟ بەڵێ هەروەک معلومی جەنابتانە کە دوا بە دوای کردنەوەی قوتابخانەکان شەپۆڵێکی پەتای ڤایرۆسی لە ناو خەڵک بڵاو بووە. جا ئەوەی بۆتە جێی نیگەرانی خەڵکی ئەوەیە کە
بەڕاستی نیشانەکانی ئەو پەتایە لەگەڵ پەتای کۆڕۆنا بە نزیکەیی هەمان نیشانەیە، نەخۆش بە لەرزوتا بە کۆکە بە گیان ئێشە بە قوڕگ ئێشە دێتە لامان. زۆر جار بەڕاستی زۆر ئاسان نییە، کارێکی ئاسان نییە ڕەنگە بۆ حتا بۆ پزیشکەکانیش کە ئەو پەتایە ئەو پەتا ڤایرۆسی لە کۆڕۆنا جیا بکەنەوە، لەبەرەوەی بەداخەوە هیچ نیشانەیەکی جیاکراوی قەتعیمان نییە لە نێوان ئەو پەتایە و لە نێوان ڤایرۆسی کۆڕۆنا. زۆر باشە، کەواتە کاک دکتۆر، ئەم بارەدۆخی ئێستاکە لە هەرێمی کوردستان یانێتوانین بڵێن بەداخەوە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو خەڵکی نەخۆش کەوتووە. جا وەکو بەڕێزت باست کرد ئەگەر کۆڤیدی هەبێ یا خۆت پەتایەکی وەرزی هەبێ ئاسانیە دیاریکردنی و ڕۆژانە قوربانیەکی زۆر ئەدرێ. بە دیاریکراوی چۆن بزانین کەوا یان هیچ جیاوازیەک لە نێوان ئەو پەتاوەرزیانەی کە ساڵانی ڕابردووش هەبووە بە بەراورد بەوەی کە لەگەڵ تووشی کۆڕۆنا ببیت کە هیچ ناکەمێک جیاوازی بکرێن گۆشیاری تەندروستی بۆ هاوڵاتیان لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشکەوتنیاندا؟ بەڵێ، هەروەک گوتم هیچ نیشانەیەکی جیاکراوەی قەتعیمان نییە لە نێوان ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو پەتاوەرزیانە، بەڵام چەند نیشانەیەک هەیە کە باز دەکرێن لە بۆ نمونە ئەو پەتاوەرزیە بە شێوەیەکی خێراتر بڵاو دەبێتەوە لە چاو کۆڕۆنا. جاری وا هەیە یەک ئەندامی خێزانێک دەتوانێت بە نزیکەیی زۆربەی زۆری ئەندامەکانی دیکە توش بکە لە ماوەیەکی زۆر کورت، کە ئەوە کەمتر لە پەتای کۆڕۆنا دەبیندرێ. ڕاستە پەتای کۆڕۆنا پەتایەکی ڤایرۆسیە دەگوازرێتەوە لە کەسێک بۆ کەسێک، بەڵام کۆڕۆنا پێویستی بە ماوەیەکی زیاترە لە بۆ ئەوەی بگوازرێتەوە لە بۆ کەسی بەرامبەر. یان زۆر جار هەیە ئەو پەتا وەرزیانە نەخۆش پژمەی هەیە، سووربوونەوەی چاوەکانی هەیە، هات نەخوارەوەی ئاوی هەیە لە لووت. ئەو نیشانانە کەمتر دەبیندرێن لە پەتای کۆڕۆنا، بەڵام هەروەک گوتم ئەوە ناتوانانی 100% بڕیار بدەی لەسەر ئەوە کە کەسێک ئەو نیشانانەی هەبوو بڵێ ئەوە پەتای وەرزیە و کۆڕۆنا نییە. بەڕاستی زۆر جار ئێمە کێشەمان لە بۆ دروست دەبێت کاتێک نەخۆش دەچێتە لای کەسێک کە پزیشک نییە، کەسێکە کە کاری پزیشتی دەکا، خەڵک دەبینێ نەخۆش دەبینێ، زۆر جار کێشەمان بۆ دروست دەبێت لەو حاڵەتانە. ئەگەر سیر بکەین دەبینین دەرمانخانەکان یادە لا کۆڵانەکان خەڵک نۆرەی گرتووە لە بۆ دێتنی خەڵکانێک کە ممارەسەی کاری پزیشتی دەکەن کە پزیشک نین بەداخەوە. ڕەنگە زۆر جار کێشەمان لۆ دروست بێ لەو ناحیەیە کە خەڵکێک پێی گوتراوە پەتای وەرزیت هەیە، بەڵام دەرچووە دوای ماوەیەک دەرچووە کە نەخۆشی کۆڕۆنایەتی وە بە پێچەوانەوەش خەڵکێک پێی گوتراوە کە کۆڕۆناتە، بەڵام دەرچووە کە پەتای وەرزی هەیە. لەبەر ئەوە ئێمە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان دەکەین تکایە ئامۆژگاری تەنها لە پزیشک وەرگرن، لەبەرەوەی بەڕاستی بەداخەوە زۆر کارەساتی دڵتەزێن و ناخۆشمان بینیوە لەو کەسانێک کە چوونە لای کەسانێک کە پزیشک نین، ئامۆژگاریان لەو وەرگرتووە، دوایی ماچی زۆر مەترسیدار و بە نەتیجەی زۆر خراپ کۆتایی پێهاتوە. زۆر باشە کاک دکتۆر، شێوازی بڵاوبوونەوەی ئەم پەتایە هاوشێوەی پەتایی ڤایرۆسی کۆڕۆنایەویش بەمان شێوە بڵاو دەبێتەوە تا بۆ نمونەگەر کەسێک لە خێزانێکدا توش بێت دەگونجێت هەموو خێزانەکە تووشیە و پەتایە ببن؟ بەڵێ، ئەو پەتایە هەروە گوتمان پەتایەکی ڤایرۆسیە، بەڵێ وەکو کۆڕۆنا دەگوازرێتەوە لە کەسێک لە بۆ کەسێک، هەروەک گوتمان خێراتریش دەگوازرێتەوە. بڵێ ئەگەر هاتوو ئەندامێک لە خێزانێکدا توش بێت دەکرێت تەواوی ئەندامەکانی دیکە توش بکە، زۆر بە ئاسانی دەگوازرێتەوە. لەبەر ئەوە زۆر جار ئێمە بە نەخۆش دەڵین ڕێکارەکانی خۆپاراستن لەو پەتایە بە نزیکەیی هەمان ڕێکارەکانی خۆپاراستنی کۆڕۆنایە، وەکو بەستنی ماسک، خۆقفڵکردن لە ماڵەوە، دوورکەوتنەوە لە کەسی بەرامبەر بە
ینی بە ماوەی 2 مەتر لەگەڵ کەسی بەرامبەر بینت هەبێ لەبەر ئەوە دەتوانین بڵێن هەمان ڕێکارەکانی خۆپاراستنی کۆڕۆنا لە بۆ ئەو پەتایش دەتوانی بەکاربینین. زۆر باشە دکتۆر، ینی بەڕاستی تۆزێک ئەستەمە لەبەرەوەی ئێستاکە ناوەندەکانی خوێندن کراونەتەوە، ئەو هەموو تێکەڵبوونە لە ناو بازار لە شوێنە گشتیەکان بەگشتی مۆڵەکان و ئەو پەتایش بۆ خێرایە بڵاوە بێتەوە. ینی بەڕێستان هەڵسەنگاندنی بەڕێستان وەکو پزیشکێک بۆ ئەم ئێستەی کوردستان ینی چی بکرێ ئێمە خۆمان بپارێزین. ڕەنگە من وەک خۆم بتوانم خۆم بپارێزم، بەڵام لە کۆتایە لە ناو کۆمەلگایەکی فراوانە پارێزراو نیم ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکرێت، کۆمەڵێک ڕێکار نەگیرێتە بەربووی بەم شێوەیە زۆرەش لەگەڵ کۆرۆناکە تێکەڵ بووە و بە دڵنیایی وەلای بەڕێز ڕەنگە ئاماری باشە بێت کە دەبینین ڕۆژانە چەندێک خەڵک دەبێتە قوربانی وەرواگیان لە دەستدەدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. بەڵێ بەڕاستی ئەوەی جێگەی داخە ئەوەیە کە قوتابخانەکان بێ هیچ ڕێکارێکی خۆپارێزی کرانەوە، بەبێ هیچ بەرنمەیەک کرانەوە ئەو پەتاوەرزیەش دەتوانین بڵین دوای کردنەوەی قوتابخانەکان زیاتر بڵاو بووە کاتێک کە قوتابیەک لە قوتابخانە ئەو پەتایە لە هاوڕێکەی وەرگرت و هینایەوە ناو خێزانەکەی و تەواوی خێزانەکەی توش کرد. ئێمە دەتوانین بەو شێوەیە ئامۆژگاری خەڵکی بکەین کە تکایە تەنها ئامۆژگاری لە پزیشک وەربگرن، بە هیچ شێوەیەک ئامۆژگاری لە دەرمانخانە و لە کەسانی غەیری پزیشکی وەرنەگرن، لەبەرەوەی هەروەک باسم کرد. یعنی بەڕاستی ئەوە کێشەی زۆر لە بۆ نەخۆشەکە دروست دەکات، هەم لە چارەسەرکردنی هەم لە دواتە دەرکەوتنی ماکەکانی چارەسەر و دواکەوتنی چارەسەر لەسەر نەخۆش. کۆمەڵێک هەڵە هەیە دەکرێت لەلایەن خەڵکەوە کە دەستنە لای کەسانی غەیری پزیشکی لە بۆ نمونە ئەو پەتایە هەروەک باسمان کرد پەتایەکی ڤایرۆسیە، بەکتریایی نییە. زۆر جار نەخۆش دەرمانی دژە هەوکردن بەکاردێنێ کە بە ئەنتیبایۆتیک ناسراوە وەکو ئەمۆکسیلین و ئەزیسڕۆمایسین و سوپراکس و تەواوی ئەنتیبایۆتیکەکانی ترکە بە هیچ شێوەیەک پێویست نییە لە پەتای وەرزی بەکاربێت، نەک پێویست نییە بەڵکو ماچی زۆر خراپ لەسەر نەخۆش بەجێ دێڵێ و زۆر مەترسیدارە لەسەری. لەبەر ئەوە زۆر چەند حاڵەتێکی تایبەتمان هەیە دەکرێت نەخۆش کاتێک تووشی پەتای وەرزی دەبێ، لە پاڵ ئەوەدا تووشی هەوکردنی بەکتریایی دەبێ دەکرێت بڵێن دەرمانی ئەنتیبایۆتیک بەکاربێنێ، بەڵام ئەوەشیان هەر لەلایەن پزیشکەوە دەبێ دیاری بکرێ. هەروەها غەڵەتێکی دیکە هەیە کە بەڕاستی بەڵایە کە بەرۆکی ئەو میلەتەی گرتووە لە کاتی توشبوون بەو پەتایە خەڵکێک دەچێ دەرزی تێکەڵە بەکاردێنێ. دەرزی تێکەڵە خۆی بەڵایەکە و بەڕاستی هیچ بنەمایەکی زانستی نییە. بەداخەوە لە ناو کۆمەڵگای ئێمە زۆر باوە بەکارهێنانی دەرزی تێکەڵە کە ماچی زۆر خراپ لەسەر نەخۆش بەجێ دێڵێ. ڕەنگە لە سەرەتاکەی نەخۆش هەست بە باشبوون بکە، هەستێکی خۆش بە نەخۆش بدا بە هۆی ئەوەی کەوا ئەو دەرزیانە ئەو تێکەڵەیە نیشانەکانی نەخۆشیەکە دەشارێتەوە وەکو ماسکێک وایە، بەڵام دوایی ئەوەی کاریگەری دەرمانەکان نامێنێ لەسەری دووبارە نیشانەکان بە شێوەیەکی خراپتر دەست پێ دەکەنەوە. لەبەر ئەوە بەڕاستی باشترین ئامۆژگاری لە بۆ خەڵکی خۆمان ئەوەیە کە تکایە ئامۆژگاری لە پزیشک وەربگرن، چونکە هەروەک گوتمان زۆر جار جیاکردنەوەی ئەو پەتایە لە کۆڕۆنا کارێکی ئاسان نییە. وڵا دکتۆر پێم خۆشە تۆزێک ڕوونکردنەوەی زانستی پزیشکی زیاتر لەسەر تێکەڵکردنی دەرزی بدەیت، چکە بەڕاستی خۆشم بەکارم یا ناوەیانە ڕەنگە بکرێت چەند جارێک ئیدی ڕەنگە ئێمە ئەو شیارە تەندروستیەمان نەبێ، بەڵام کە دەچیتە نۆرینگەیەک یا خۆت یاری دەدەری پزیشکێک ئەو پێی وایە ئەو شتە بۆ تۆ باشە بێگومان خۆ لەوێ ناکەویتە گفتوگۆ و مناقەشە. زیانەکانی چین ئایا ئەسڵەن هەر زانستیە دوو دەرزی تێکەڵ بکرێت لە یەک کاتا و بەکاربێنرێت، وەروەها
و مزاعفاتانەی دوای بەکارهێنانی دەرزیەکە بۆ جەستە بەکاری دێنێت چکە من زانیاریم هەیە ڕێژەیەکی زۆر ئێستاکە خەڵک دەرزی تێکەڵە بەکاردێنێ لە گشتی لە سنتەری شارەکان لە دەرەو قەراق شارەکانیش. بڵێ هەر وەک باسم کرد دەرزی تێکەڵە هیچ بنەمایەکی زانستی نییە. بەڕاستی ئەگەر هاتوو بنەمایەکی زانستی هەبوایە لە ڕووی زانستی پزیشکیەوە ڕێگەی پێدرا بواە دەمێک بوو کۆمپانیاکانی دەرمان دەرزی تێکەڵیان بەرهەم دەهێنا. بەڵام هەروەک گوتم هیچ بنەمایەکی زانستی نییە بە پێچەوانەوە ماچی زۆر مەترسیدار لەسەر نەخۆش بەجێ دێڵێ. دەرزی تێکەڵە زۆری زۆرە. جاری وە بە زۆری دەرزی ڤۆڵتارین و دیکادرۆن تێکەڵ دەکرێت وەکو دەرزی تێکەڵە بەکاردێ. بەڵام لە هەندێک عیادەی لاکۆڵان دەرزی سێمیش تێکەڵ دەکرێت وەکو ئەنتیبایۆتیک وەکو پرۆکاین یاخود ئەمۆکسیلین. بەداخەوە لە هەندێک شوێن دەرزێکی تریش تێکەڵ دەکرێت وەکو دەرزی چوارەم کە پێی دەڵێن نیورۆبین خەڵک بە دەرزی قووەت دەیناسێتەوە. چوار دەرزی تێکەڵ دەکرێت لە نەخۆش دەدرێت کە ئەوە بەڕاستی خۆی لە پێش هەموو شتێک تێکەڵکردنی ئەو دەرمانانە لە ناو یەک سرنج زۆر خراپە چونکە ئەگەری هەیە ئەو دەرمانانە کارلێک لەگەڵ یەک بکەن. ئەگەر هاتوو پزیشک ئەو دەرمانانی بەجیا لە بۆ نەخۆش نووسی کە پێویستی بوو ئەسڵ وایە هەر دەرمانێک لە سرنجێکی تایبەت لە نەخۆش بدرێت نەک دەرمانەکان تێکەڵ بکرێت. ماکەکانی زۆرن دەتوانین ئێستا ئاماژە بە چەندانەیەکی باو بکەین. دەرزی تێکەڵە بە شێوەیەکی گشتی زۆربەی دەرزی تێکەڵەکان مادەی ستیرۆیدیان تێدایە کە پێی دەڵێن دیکادرۆن. مادەی ستیرۆیدی سەرەتا شەکرە بەرز دەکاتەوە. شەکرە زۆر بەرز دەکاتەوە لەبەر ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە و ئەو دەرزێت تێکەڵەیە لە خۆیان دەدەن شەکریان زۆر بەرز دەبێتەوە. دوای ئەوە دەرزی تێکەڵە مادەی ڤۆڵتارین و دووبارە دیکادرۆنی تێدایە کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر گەدە هەیە. دەبێتە هۆی دروستبوونی برینی گەدا. زۆر جار ئەگەر کەسەکە خۆی برینی گەدەی هەبێ ئەگەر دەرزی تێکەڵە لێ بدا زۆرزار دەبێتە هۆی خوێنبەربوون نەزیف داخلی لە ناو گەدەی. زۆر ماچی دیکە لەسەر نەخۆش بەجی دێڵێ وەکو کاریگەری لەسەر تۆوەکانی پیا و کاریگەری لەسەر نەزۆچی، کاریگەری لەسەر ئافرەتان، تێکدانی سووری مانگانە، تێکدانی هۆرمۆنەکان. لەبەر ئەوە بەڕاستی زۆر گرینگە خۆمان لە بەکارهێنانی دەرزی تێکەڵە بپارێزین بە هەموو شێوەیەک. زۆر باشە کاک دکتۆر پێشتر باست لەوە کرد کە پێویستە کۆمەڵێک دەرمان هەیە لە ئێستادا بەکار نێنرێت بۆ ئەم پەتای وەرزی. بەڵام ئەو دەرمانە باشان نچین کە کەسێک بێ لە دەرمانەخانەکان بیکرێت بۆ ئەم پەتایە. بەڵێ هەروەک گوتم دوای ئەوەی کەوا نەخۆش دڵنیا بووە کە ئەو پەتایەکی وەرزیە و کۆڕۆنا نییە، ئەو کاتە تاوەکو بکرێ ئەگەر هاتوو نیشانەکان کەم بوون لەسەر نەخۆش تاوەکو بکرێن نەخۆش هیچ چارەسەرێک بەکار نەهێنێ. باشترین چارەسەر ئیسراحەتی تەواوە لە ماڵەوە، چونکە ئەو ئیسراحەتە وا لە سیستەمی بەرگری لەش دەکا باشتر ئیش بکە و هەروەها وەرگرتنی شلەمەنی زۆرە. ئەوە باشترین چارەسەرە. ئەگەر هاتوو نەخۆش هەستی بەسەر ئێشە و بێتاقەتی کرد ئەو کات دەتوانێت دەرمانی پاراستامۆڵ بەکاربێنێ. بەڵام غەیری ئەوانە پێویست بە هیچ چارەسەرێکی دیکە ناکە. ڕەنگە زۆر جار نەخۆش بێزار بێ لەوەی کە ئەو چارەسەرانی کە پێی دەڵێن لە چەند ڕۆژی سەرەتا هیچ سوودێکی وای لێ نەبینێ، بەڵام لەبەر ئەوە دەچێتە لای عیادە لاکۆڵانەکان دەرزی لێ دەدەیان دەرمانی ڤۆڵتارین و پرۆفین و ئەو جۆرە دەرمانانە بەکاردێنێ. بەڵام دەبێت ئەوە بزانین نیشانەکانی ئەو پەتایە لە کەسێک بۆ کەسێک دەگۆڕێ. ڕەنگە نەخۆشی وا هەبێ تاوەکو هەفتەیەک نیشانەکانی بەردەوام بێ. لەبەر ئەوە دەبێت تۆزێک سەبری هەبێ نیشانەکان لەگەڵ ئەو چارەسەرانی باسمان کرد کەمکەمە خۆی کەم دەبێتەوە و نامێنێ. لەبەر ئەوە چارەسەری دروست و زانستی تەنیا ئیسراحەتی تەواو وەرگرتنی شلەمەنی زۆر و لەگەڵ حەبی پاراستامۆڵ. کاک دکتۆر بابەتێکی تر هەیە پێم خۆشە سەرنجی بەڕێزە دۆک و پزیشکێکی شارەزا ئەویش بابەتی پێکۆتەی کۆرۆنایە یاخود ڤاکسینەوەی کە ئێستاکە لە هەرێمی کوردستان بە چەند شێوازێک هەیە. زۆر جار دەبینین زانیاری
لەلایەن پزیشکانەوە بە شێوازێکی زۆر فراوان دەدرێ ئەمەش ڕەنگە لە دڵسۆزیانەوە بێ بەڵام لە کۆتایە تۆزێک سەر لە شێواوی لای هاوڵاتی دروست دەکا کۆمەڵێک دەترسن کۆمەڵێک ناوێرن کۆمەڵێک باوەڕی پێینە لە کۆتایە سەرێشەش بۆ ئەوانە دروزە بێت کە وەری دەگرن بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆنا تا چەند پارێزراومان دەکا لە خودی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا یاخود هەر پەتاوەرزەکانی تریش سوودی دەبێ بەرگری جەستە و بەهێز دەکات. بەڵێ خۆی یەکێک لە کێشەکانی کۆمەڵگەی ئێمە بەداخەوە ئەوەیە خەڵک گوێ لە هەموو کەسێک دەگرێت بۆ بابەتی پزیشکی هەموو کەسێک لە ئاستخۆیەوە دکتۆرێکە ڕاستی کە ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە زۆر گرینگە بزانی ئامۆژگاری پزیشکی لە چێ وەردەگری چونکە خۆتان دەزانن خەڵکی ئێمە ینی بەشی زۆری قسە لە کاری پزیشکی دەکا هیچیشی لێ نازانێ ڕەنگە زۆر زار کە ئەوە ڕاستی ینی قوربەسەری و دەردەسەریەکی گەورەیە لەبەرەوەی زۆر جار ڕەنگە خەڵکێک لە مەجلیسێکدا بنیشێ هیچ باگراوندێکی پزیشکی نەبێ باسی ڤاکسین دەکە ڤاکسین خراپە ڤاکسین وایە خەڵکێک ڕەنگە لە خۆی نەدە و دوای ئەوە کۆرۆنا بگرێ و بە کۆرۆناکە وەفات بکە لەبەر ئەوە بەڕاستی ئێمە ئامۆژگاری خەڵکی خۆمان دەکەین بە هەموو شێوەیەک ڤاکسین وەربگرن لەبەرەوەی ڤاکسین ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا زۆر کەم دەکاتەوە ناڵین ئەوانەی کە ڤاکسین وەردەگرن بە هیچ شێوەیەک تووشی کۆرۆنا نابن بەڵام بەپێی داتا و بەپێی دوایین ڕیسێرچەکان دەرکەوتووە کە ئەوانەی ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە زۆر کەمتر تووشی کۆرۆنا دەبن ئەوانەشی کە توش دەبنەوە ناگەنە حاڵەتێکی مەترسیدار کە نەخۆشەکە پێویستی بە خەواندن بێ لە نەخۆشخانە یاخود وەفات بکە لەبەر ئەوە ئامۆژگاری خەڵکی خۆمان دەکەین ئامۆژگاری هاوڵاتیانی ئەزیزی خۆمان دەکەین بە هەموو شێوەیەک ڤاکسینی کۆرۆنا وەربگرن گوێ بەو قسە و قسەڵۆکانە نەدن کە لە ناو خەڵک بڵاو دەبێتەوە. زۆر باشە کاک دکتۆر لە ئێستادا خۆپارێزیەکان چین جگە لە بەستنی دەمامک ئایا ڕێگەی دیکە هەیە کە خۆمان بپارێزین بە تایبەت قوتابیان کە لە قوتابخانەدان دەبێت چی بکرێت نزیک بوونەوە لە یەکتر تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە زیاتر ئەم پەتایە بڵاو بێتەوە. بەڵێ بە شێوەیەکی گشتی خۆپارێزی لە هەموو ڤایرۆسێک لە هەموو پەتایەکی ڤایرۆسی جا کۆرۆنا بێ یان پەتای وەرزی بێ ڕەنگە زۆر باسکرابێ بەستنی ماسک کاریگەری زۆر باشی هەیە کە وا دەکا ئەو پەتایە لە کەسێکەوە بۆ کەسێکەوە کەمتر بگوازرێتەوە لەبەرەوە زۆر گرینگەکە ئێستا دەرگای قوتابخانەکان کراوەتەوە زۆر گرینگە هەم مامۆستا هەم قوتابیەکان بەبێ ماسک لە ناو پۆلەکان دانەنیشن زائیدەن دوورکەوتنەوەی کەسێک لە کەسی بەرامبەر ینی زۆر گرینگە ماوەی نێوان کەسێک لە بۆ کەسی بەرامبەر 2 متر بێ ڕەنگە تەطبیقکردنی ئەو خاڵیان کارێکی ئاسان نەبێ لە پۆلەکان بە حکمی ئەوەی کە ژمارەیەکی زۆر قوتابی لە ناو پۆلەکان دادەنیشن خاڵێکی دیکەی خۆپارێزی ئەوەیە زۆر گرینگە قوتابیەکان فێر بکرێن مامۆستاکان جەخت لەسەر ئەوە بکەنەوە قوتابیەکان زوو دەستیان بشۆن و دەستیان لە لووتیان و لە دەم و لە چاویان نەدەن چونکە خۆتان دەزانن ئەو پەتایە جاچ کۆرۆناچ ئەو پەتا ڤایرۆسێ لە ڕێگەی دەم و لووت و چاوەوە دەگوازرێتەوە و هەروەها پێویستە هەوای ناو پۆلەکان داخراو نەبێ باشتر وایە پەنجەرەکان دەرگا بکرێتەوە تاوەکو هەوا گۆڕچێ هەبێ ئەوانە کۆمەڵی ڕێکارن گواستنەوەی ڤایرۆس کەم دەکەنەوە لە کەسێک بۆ کەسێکی دیکە. زۆر باشە کاک دکتۆریان دەرفەتمان کەمەوە بەس بەڕاستی دەمەوێت سوود لەم دەرفەتە وەربگرمەوە بە دیاریکراوی دیسانەوە لەبەرەوەی ئێستاکە ئاگادارین لە هەرێمی کوردستان بەداخەوە خەڵکی بە تەواوەتی گرنگی بەم بابەتەنادا چ ڤایرۆسی وەرزی وەرواچە ڤایرۆسی کۆرۆنا بە شێوازێکی زۆر بڵاو بووەتەوە ڕۆژانە قوربانی دەبینین نەخۆشخانەکان پڕ بوونەتەوە. کاک دکتۆر دووبارە دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم
گرفتمان دەبێت زۆر جار پزیشکێکی بەڕێز ڕوونکردنەوە دەدات لەسەر بۆ نمونە پێکوتەی کۆرۆنا دەڵێ لە ملیۆنێک نەفەر ئەگەری هەیە یەکێک تووشی خوێنمەین ببێت ئەم زانیاری یاخود ئەم قسەیەوا دەکات هەزاران کەس بترسێت لەوەی هەڵا تووشی خوێنمەین ببم بەڕای بەڕێز زۆر جار پێویست هەیە هەموو زانیاریەک پزیشکەکان هاوڵاتی بیزانێت چکە هاوڵاتیەکی سادە هاوڵاتیەک ئاستی زانستی و خوێنەواری ڕۆشنبیری ڕەنگە زۆر نەبێ ڕەنگە تێنەگات لەو ڕێنمایە تەندروستیانە چ ڕێکارێکی تر بگیرێتە بەر بۆی هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە کە بتوانن سوود لەو عیلاجە تەندروستیانە وەربگرن. بەڵێ خۆم بەڕاستی لەگەڵ ئەوەدام نەخۆش تەواوی ماکەکانی هەر دەرمانێک لە بۆی ڕوون بکرێتەوە کە وەری دەگرێت. زۆر گرنگە نەخۆش زانیاری تەواوی لەسەر ئەو دەرمانە هەر دەرمانێک جا چ ڤاکسینیان هەر دەرمانێکی دیکە هەبێت کە وەری دەگرێت. بەڵام داوا لە خەڵک دەکەم کەوا زیاتر بخوێننەوە زیاتر ئاستی ڕۆشنبیری پزیشکیان بەرز بکەنەوە بەوەی کە هەروەک گوتم گوێ لە پزیشک بگرن بەدڵنیاییەوە ئەو پزیشکەی باسی ماکەکان دەکا باسی ڕێژەکانیش دەکا لەوەی کە ڕەنگە لە ناو ملیۆنێک کەسێک تووشی ئەو ماکە ببێ کە زۆر کەمە بەڕاستی ڕێژێکی زۆر کەمە من خۆم تاوەکو لە سنتەری کۆڕۆنا داوام دەکەم تاوەکو ئێستا بە هەزاران کەس لای ئێمە ڤاکسینی کۆڕۆنای وەرگرتووە تاوەکو ئێستا یەک دانە نەخۆشیش نەبووە هیچ ماکێکی لەسەر بەدیار بکەوێت لەبەر ئەوە بەڕاستی هیچ جێی نیگەرانی نییە با خەڵک زۆر بە ئاسایی و زۆر بە ئاسایی وەزعەکە وەربگرێ و دەتوانێت ڤاکسین وەربگرێ بە هیچ شێشەیەک هەروەک گوتم من خۆم بە حەزاران نەخۆشم بینی و ڤاکسینی کۆڕۆنایان وەرگرتووە هەتاوەکوی ئێستا یەک دانە نەخۆشیش نەبووە هیچ ماکێکی لەسەر بەدیار بکرێت لەبەر ئەوە ڕێژەی دەرکەوتنی ماکەکان لەسەر نەخۆش ڕێژەیەکی زۆر کەمە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شیروان کۆساری پسپۆڕی شارەزای گشتی سپاس کە میوانی بەرنامەکەمان وی لە پارێزگای و لێرە و سپاس بۆم دەرفەتە. بەڵێ بینەرانی عزیز بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک خۆتان بپارێزن وەکو جەناوی کا دکتۆر باسی کردگوێ لە ڕێنمایە پزیشکیەکان بگرن لە سەرچاوە ڕسمی و ناسراوەکان وەروەها لە سەرچاوەیەکی زانستی وردەوە بۆی تەواوی کۆمەلگا پارێزراو بێت پەتایەکی زۆر بڵاوبێتەوە ڤایرۆسێکی زۆر بڵاوبێتەوە ئەرکی هەمومانە بە یەکەوە بتوانین خۆمان بپارێزین لە کۆتایە خۆ پارێزگاری لە خۆمان خۆ پارێزگاریکردنە لە کەسوکار و خانەوادە و دۆستان و ئازیزانمان بۆی نەبینە شایدی مەرگی هیچ دۆستێکمان. بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێنەوەلاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
دووبارە سڵاوتان لە بێزان هاوڕێیانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین کەوا کۆتایی هاتنی خولێکی دەستگای ڕۆشنبیری نووری حکمەیە بینەریان دەبین. جایمە پێمان خۆش بوو لە کوبوونەوەی ساڵانە چەند چالاکیەک هەبێت لەوانە خەڵاتکردنی کۆمەڵە خەڵک یەکێک لەوانێک کە زۆر دیارترینیان یەکێک لە قوتابیەکانمان توانێتی لە ماوەیەکی زۆر کەمە هەموو قورآنی پیرۆز لەبەر بکات الحەمدوللا جا پێمان خۆش بوو هەم لەسەر ئەرکی لق ئەمرەیەکی پێشکەش بکەین لەسەر ئەرکی لق بینێدین بۆ ئەمرەوە چەند خەڵاتێکی تری شایستەی پێشکەش کراوە ئێمە دەستگای نووری حکمە لەقی شارە زۆرەوە بوو ماوەی 3 ساڵی ئەلانمان کردووە الحەمدوللا خەڵکانێکی زۆر لە قورآن و لە کچان دێن بەدەم دەست خوێندنوانە پەروەردەیەکانەوە ئێمە هەموو تەمەنەکانمان لایە لە 5 ساڵ و نیوە تقریبان دەست پێکات هەتا بەرەو سەرەوە هەر کەسێک بە پێ ئاست و تەمەن و ڕەگەزی خۆی ئەچێتە ئەو بەشویەکانەوەی کە تایبەتە بەخۆی وەتەنانت ئێستا الحەمدوللا وایلات و هێندە قوتابی زۆرە جاری وایە ئێمە ناتوانین قوتابی وەربگرین ناچار نابیانە نووسین و لە مەجالێک ئاوەریانەگرین زۆر سپاسی دەستگای نووری حکمە ئەەکەم لەقی شارە زوورکەوە هەمیشە لە خزمەت قوتابیانان و هەمیشە هەوڵ ئەدەنکەوە باشترین قوتابی و باشترین نەکرد تەنها ئەو بێکەوە قورئانیان پێ لەبەرکەن یاخۆتە ئەو بێکەوە قیرائەتیان پێ بکەن یا هەر شتێکی تر بەڵکو لەگەڵ ئەوەیە بە ڕۆشنبیری بە هەموو شتەکان هەروەکو ناوی خۆی لقی مؤسسە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەموو ناوانی هەڵگرتووە. یەکم لە بەژاربەکانی چەند ساڵی دەزێن ڕحیمات چەند ساڵیرە قوتابی مەسەلەیەکەی قیرائەت سوپاس بەخوا سوودی زۆر بووە من پێشتر مەیرە زانیاری کەم بەڵام سوپاس بەخوا لێرە تقریبا 2 ساڵێکە لێنم زانیاری باشم پێ کردووە و تەلەبی تریشمان لەگەڵ هەر لەگەڵ نادو ئێستا مامۆسایشە من هەر خۆم لە دەمێکە لێرم سوودێکی زۆر باشم دەبینە هەم لە قورئان خوێندن هەم لە تەجوید هەم لە قاعیدەی نورانی بەڕاستی ئەرک و ماندووبوونێکی زۆریان کێشاوە لێرە دەستخۆشیێکیان دێکم دەشتێت. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە ئەرشیڤکردن و پاراستنی ڕۆژنامەی کوردی دەکەین بە تایبەت ڕۆژنامەی ئیسلامی کە لە سەردەمانێکی زوودا ڕۆژنامەی ئیسلامی و چەند گۆڤارێک بوونی هەبووە لەوانە گۆڤاری دەنگی باوەڕ کە لە نێوان ساڵان 1970 بۆ ساڵ 1993 یەکەمین ئەزمموی میدیایی بزوتنەوەی ئیسلامی بۆ لەو سەردەمەدا لەم تەورێماندا باز لە گرنگیدان بە ئەرشیف و هێشتنەوەی ئەو بابەتە مێژویانە دەکەین پێشوی بچین لای تەورەکەمان راپۆرتێکمان لەو بارەیەوە هەیە پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. لە کوردستان بابەتێکی گرنگە ئێمە هەوڵمان داوە ئەم بابەتە وا لێ بکەین لەبەرەوەی هێزە ئیسلامیەکانیش بەشێکن لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد هەوڵە دەین ئێمە لەم چالاکیانەدا میدیای ئیسلامی کە بەشێ لە ئەدەبیاتی ئیسلامیەکانی تایەوە ئەو بەڵگەنامە و دیکۆمنتانە ماوەن بە شێوەی گێڕانەوەی زارەکی مێژووی یاخود بە شێوەی تۆمارکردن و چاپ هەمویان چاپ بکەین بە پێی توانە و من ئەمەوێ لێرەوە سوپاسی کۆمەڵی دادگەری کوردستان بکەم کە مادی و معنەوی بەڵێنی بە ئێمە داوە ئێمە وەکو بەشی ئەزمون و ڕوانگەوە بەشی ئەرشیفی مرکزی لە کۆمەڵی دادگەری
هەوڵە دەین ئەم ئیشانەوە ئەم کار و چالاکیانە کۆتایی نەیە و نەوەستێت بەڵکو بە بەردەوامی ئیشی لەسەرەکەین و ئەمە سێم چالاکیمان ئێمە پێشتر گۆڤاری ئاسۆی ئیسلاممان چاپ کرد کە هی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و ساڵی 84 بۆ 1970 دواتر ڕابوونمان چاپ کرد کە هی پەیوەندی خوێندکاران و لاوانی ئیسلامی بوو. ئێستاش گۆڤاری دەنگی باوەڕی بزوتنەوەی ئیسلامی و هەروەها ڕۆژنامەی ڕاپەڕینی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامیمان چاپ کردەوە بە ئومێدی ئەوەین بتوانین لە ئایندە شاکاری باشتر بکەین و مەڵۆی تر بخەینە سەر خەرمانی ئەو مێژووە کە هەموو نەوەکانی ئێستا و ئایندە پێویستیانەوە زەڕورن وە گرنگە کە بزان کە ڕۆژگارێک بزافێکە بووە ئیشی لەسەر کۆمەڵە بابەت کردووە بە تایبەتی بوارە میدیایەت سەبارەت بە ڕاگەیاندن لە هەموو بوارەکانی ژیاندا هەرکێکی گەورە و گرنگی ئەو لایەنانە یاخو ئەو دەوڵەت و لایەنانن کە لە پشت کارەکانەوەن. بزوتنەوەی ئیسلامیش کە لە ساڵی 1970 دروست بوو لە ساڵی 1984 کۆتایی 1984 هێزی سەربازەکەی دروست بوو. دیار بوو ئەم هێزە کە خاوەنی فکرێکە خاوەنی بیرروباوەڕێکە خاوەنی منهەج و بەرنمەیەەکە پێویستی بەوە بوو کە بەرنمەکانیشی ڕاگەیەنێ بە خەڵکی تا جەماوەر و خەڵک ئاشنا بن بە ئامانجەکانی ئەو بزوتنەوەیە. لەبەر ئەو کاتە بەڕاستی ئێمە کە دەستماندایە چەک و ئەوە خەباتی چەکداری لە ساڵی کۆتایی ساڵی 1984دا ئەمە پێویستیمان بەوە هەبوو کە ڕۆژنامەیەکمان هەبێ گۆڤارێکمان هەبێ ئەگەرچی ڕادیۆ ئەمانە زەحمەت بۆ ڕادیۆمان بۆ ئیمکان نەبوو نەئەکرا بەڵام توانیمان ئەو کاتە لە ڕێگەی گۆڤاری ئاسۆی ئیسلامەوە دوای دەنگی باوەڕەوە کە ئێستا بەرنامەکە لەسەرەوە ئەم برادرانە عزیەتیان کێشەوە و ژمارەکانیان کۆ کردوێتەوە طبعاً ئەو کاتە احتیماتمان لەسەر ئەو گۆڤارە بوو دوایی کە دەنگی باوەڕیش کە بزوتنەوەی ئیسلامی ساڵی 1970 گەورەتر بوو بڵێن زایی کرد ژماری بەشدارانی کاری جیهادی ئێمە لە دەرەوە پێویستیمان بە گۆڤارێکی شەبوو ئەو کاتە گۆڤاری دەنگی باوەڕیش هاتە ئاراوە. بەڕاستی ئەو کاتە بەهۆی نەبوونی کەرەسەی چاپەوە یا ئەو کاتە ڕۆژگارێ بووکەوە کەرەسەی چاپۆک و ئێستا نەبوو دواکەوتوو بوو بەڵام بەو ئیمکاناتە زەعیفەی کە هەبوو توانیمان کە ئەو گۆڤارە خەینە سەر پێ و چەند ژمارەیەکی لێ دەربچێت. ئەلباتە ئەو گۆڤارە ئێمە کە هەواڵمان ئەبیستەوە کە ئەمان ناردەوە بۆ کوردستان بۆ ئەمدی و یا بەناوی مەقەڕات و هێزی پێشمەرگا بڵاو بۆ پەیامێکی گرنگ بوو هۆیەک بوو یا توانی بڵێن ئەبووە دینەمۆیەک بۆ جوڵاندنی و بزواندنی هەستی خەبات و جیهاد و ئەوە یعنی وزەیەکی زیاتری ئەدا بە جنگاوەرانمان بە پێشمەرگەکانمان چونکە بەڕاستی هەموو بیر و باوەڕێک هەموو بیر و بۆچوونێک ئەگەر ئەنگیزەیەک یاخو ڕغبەتێکی فکری لە پشتەوە نەبێ ئەو فکرە یا ئەو خەباتە ناتوانێت گەشە بکە. لە بەڕاستی گۆڤاری دەنگی باوەڕ لە ڕۆژگاری خۆیان بووە ئەتوانین بڵین وەقود و هۆکارێک بۆ ئەوەیکەوە زوتنەوەی ئیسلامی لە ناوڕاست لە ناو جەماوەرماندا زیاتر بناسرێ و پێشمەرگەکانمان زیاتر گەرمتر بن لەسەر خەبات و هەوڵ و تێکۆشان لە پێناوی ڕزگاری و ئازادی میلەتی کورد و بەسکردنەوەی ئاڵای ئیسلام و ئیمان لە کوردستانە. بەڵگەنەویستەکە ئیسلامیەکانی کوردستان لە سەرەتای دەستپێکی خەباتی چەکداریانەوە شان بەشانی ئەو خەباتە چەکداریە گرنگیان بە کاری بانگەواز، کاری نووسین و دەرکردنی بڵاوکراوە و تەنانەت پۆستەرات و ڕۆژنامە و گۆڤار داوە. ئەمە ئەوە دەگەیەنێ کە ئیسلامیەکان لە پاڵی خەباتی چەکداریەکە دەنگ و ڕەنگی ئیسلام خوازانی کوردستان بگەێنە ناوخۆی هەرێمی کوردستان کە ئەو کاتە دەسەڵاتی حیزبی بەعەس لە ناو کوردستانە هەبوو نەیدەهێشت ئیسلامیەکان ڕۆڵ و کاریگەریان دەربکەوێ بەڵام بەهۆی ئەو بڵاوکراوە و ئەو گۆڤارانەوە دەنگ و ڕەنگی ئیسلامیەکان لە کوردستانە دەگەیشت بە ناو هەرێم
و لە ڕێگەی بڵاوکراوە عەرەبیەکانەوە دەگەشت بە دەوڵەتانی دەرەوە و دەوڵەتانی کەنداو. ئمە پێششی دەستخۆشیم هەیە بۆ هەردوو ناوەند چ ناوەندی خاڵ چ کاگارامەوان کە بەم کارە هەستان ئەمە خزمەتێکی گەورەیە بە مێژووی ڕابوونی ئیسلامی ڕاگەاندنی ڕابوونی ئیسلامی هەوڵ و خەباتی ڕابردوو. ئێمە بە تاکید پێویستمان بەوە هەیە ناو بە ناو نەوەکانەوەی نوێمان ئاشنا بکەین بە ڕابردوومان، چکە کەسێک شارەزای ڕابردوو نەبێ نازانێت لە داهاتوویدا چی بکە و ئێستا چی بکە. بەشکو ئەتوانین بڵێن ڕابردوو ئەبێتە بنەمایەک بۆ ئێستا و داهاتوو. بۆیە ئەمە ناساندنی ڕابردووی هەردوو ڕۆژنامەکە یان گۆڤار و ڕۆژنامەکە بۆ ئێستا کارێکی گرینگە بۆ نەوەی نوێمان بۆ لاوەکانمان بۆ تازە پێگەشتوان بۆ ئەی چاوڕۆشن بە چاوڕۆشن بن لە ڕابردوودا چی کراوە و لە هەڵە و کەم و کوڕەکان دەرس وەربگرن دووبارەی نەکەنەوە و بتوانن تەکانێکیش بێ بۆ داهاتوو بتوانن تەتویری پێ بدەن گۆڕانکاری پێ بدەن ئێمە بتوانین بە شێوەیەکی باشتر لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی پێگەاندنەوە لە ڕووی کاری ئیسلامی سیاسی و هەنگاو مێژ و نووسینەوە توانین بە شێوەیەکی باشتر هەنگاو بنێن و کاری باشتر و چاکتر بکەین. بەڕاستی بە کارێکی زۆر گرنگ و نایاب و دانسقە هەستاون کە زیندووکردنەوەی مێژوویەکی پڕ لە سەروەریە کە ئەلحەمدولیلا کۆمەڵێ خەڵکی ماندوونەناس توانیان لە ڕۆژگارێکە ببنە خاوەنی ئەو خەڵکە و تەسقیفکردنیان لە ڕووی دین و لە ڕووی ڕۆشنبیری ئاینیەوە کە جێگای دەستخۆشین بەڕاستی لە چاپدانەوە و کۆکردنەوەی ئەم دوو گۆڤارەش بەڕاستی کارێکی زۆر گران بوو کە لە ئەستۆیان گرتووە و دەستخۆشییان لێ ئەەکەم بردینیانەوە مێژوویەک کە الحەمدولیلا جێگای شانازیمانە و ڕۆژگارێک بوو کە حەمد بۆ خۆی گەورە لەوە ئەچێ تەنها ئەو ڕۆژانە بێ کە ئێمە چاوەڕێی پاداشتی خۆی گەورە بین لێ. دووبارە سڵاوتان لێ بێعیزان لەم تەورەیەدا دەمانەوێت باس لە ئەرشیفکردن و پاراستنی ڕۆژنامەگەری ئیسلامی بکەین بەگشتی بۆ بە دیاریکراویش باس لە کۆتا چالاکی یاخود نوێترین چالاکی بەشی ئەزمون و ڕوانگەی سەر بە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان کەوا ساوەن بە چاپکردن و کۆکردنەوە و ساختکردنەوەی یەکەم ئەزمموی میدیایی بزافی ئیسلامی لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامی کە بە ناوی گۆڤاری دەنگی باوەڕ کەوا چاپکراوە لە دووتۆی دوو کتێپە ئێستاکە خوێنەران توانن بیبینن. بۆم قسەکردن لەسەر ئەم بابەتش میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئارام عەلیمان کردووە، هەم وەکو مێژوونووسێک، هەم وەکو ڕۆژنامە نووسێک، هەم وەکو ئەندامی بەشی ئەزمون و ڕوانگەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری. پێم وان بێ هەڵام نەکردووە مامۆستا لە بەشی ئەزمون بەخێر بێ. مامۆستا ئارام دەستان خۆش بێ، ماندوو نەبن. پێشوەی بچینە سەر بابەتی ئەم چالاکی بەڕێستان و کە خامێکی جوانە بەڕاستی دەمەوێت وەکو هەم مێدیاکارێک بە فعلی هەبوویت هەم وەکو پسپۆڕێکەشت کە بواری مێژووە چەند گرینگە ئەرشیفکردن، ینی ئەرشیفکردن چییە؟ چەند گرینگە گرنگیدان بە ئەرشیفکردن؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. پێم خۆشە لێرەوە دەستخۆشی لە ئێوە بکەم کە ئەم چالاکی ئێمە وەکو گۆشەیەک لە کاری ڕۆژنامەگەری و میدیاکاری خۆتان بایەخ پێدەم. سوپاسانەکەم. بەڕاستی ئەرشیف گرنگە. ئێمە لەوانەیە یەکێک لە کێشە هەرە گەورەکانی مرۆڤایەتی بۆ خۆی ئەوەیە کە کەمترین
ئەرشیف و کەمترین دەستنووس و کەمترین توراسی پاشماوەی پێشووتری لە بەردەساماوەتەوە خۆت پسپۆڕیەکەت بەشێکی بواری شوێنەوارە باش ئازانیت کە ئێمە قۆناغەکانی ژیانی کۆن پۆلێنەکەین بەشێکی زۆری ئەوەی کە بۆمان ماوەتەوە لە مرۆڤە کۆنەکان بەشێکی زۆری هەڵکەندرا و کۆرراوی سەر بەردەکان و سەر دیوارەکان و سەر تاتە قوڕەکان و سەر گەڵا و ئەو توراسە کۆنەیە کە ماوەتەوە بەشێکی تری گێڕانەوەی دەما و دەم و ئەفسانەیە کە لە ناو مێژووە هەبووە بەشێکی تری کە دواتر قۆناغی نووسین دێتەکایەوە نووسینەکان بە هەر شێوەیە بێ ئەوەی کە ماوەتەوە بۆ ئێمە نووسینە جیاوازەکان لە ئەوە هیرۆغلیفیەوە بسماریە ئەوە چی عنی ئەوانە ماوەتەوە کۆمەڵە پیت دانراوە ئەمانە ماوەتەوە بۆ ئێمە کە ئەگە قۆناغەکانی ڕابردوو لێک بدەینەوە کە دێتە سەر قۆناغەکانی دواتر و زمانەکان بۆ خۆیان زمان ئەگرن و ئەشنە سەر ڕێڕە و ڕێچکەی خۆیان دوجار ئیتر مرۆڤ پێویستی بەوە هەیە کە بزانێ مرۆڤەکانی پێش خۆی چیان کردووە عیبرەت و پند چییە لەوەی کە پێشووتر ئەوانە هەبوون چیان کردووە چۆن ژیاون ڕۆژانە کار و گوزارانیان چی بووە چالاکییان چی بووە تەنانەت لە شتە وردەکاریەکانی ژیان چۆنێتی منداڵ بەخێوکردن نان خواردن ماڵ دروستکردن ئاوەدانکردنەوە کشت و کاڵکردن ینی کۆی ئەمانە هەموو پێویستی بۆ کە مرۆڤەکانی دواتر بزان چکە دوجار ئەوانەی کە پێشتر هەبووە مرۆڤ پێویستی بووە کە بۆ خۆی لەسەر ئەو ڕێچکەیە بڕات و ئەم ڕێگەیەکی تازەتر بگرێتە بەر ئەمە لەلایەک لەلایەکی تر کە ئێمە باسی ئەرشیفەکەین ئەرشیف ڕاستە لە ڕابردووە یعنی وەکو پێویست ناوی نەنراوە ئەرشیڤە ئەرشیفخانە نەبووە بەڵام لەم چەند ساڵی دواییدا بە تایبەتی لە سەدەی هەژدە و نۆزدا لە وڵاتانی ئەوروپاوە بایەخ بەمە دراکە ئەرشیفی مێژووی کۆنی خۆیان هیچ سەردەمی هەم کۆن هەم سەدەکانی ناوەڕاست هەم دواتر کە سەردەمی مێژووی نوێ و هاوچەرخیش دواتر بڵێن کە لە بیستەکانی سەدەی ڕابردوو دێتەکایەوە ئەمانە بایەخ پێدەن ئەمە بەشێکی زۆری ئەوان لە سەرەتاوە بایەخیان پیاوە وەکو نەریتێ یاخود وەکو چاولێکەریە یاخود وەکو هاوردەکردنێ بۆ ئێمەش لە ڕۆژهەڵاتە سوودمان لێ بینی و بە تایبەتی ئەو کاتانەی کە هێرشەکانی ناپلیۆن بۆ ڕۆژهەڵات دەست پێەکە و ئەو کاتانەی کە وڵاتانی ئەوروپی نێردەکانیان دەنێنە ڕۆژهەڵاتەوە بە تایبەتی سەرەتام و بە شیرەکان دێ دوای ڕۆژهەڵات ناسەکانەوە تەنانەت بۆ ناوچەی خۆمان کە لقێکی ڕۆژهەڵات ناسی کورد ناسەکانە دێنە ئەم ناوە یعنی بایەخە ئەرشیفیەکان اینجا وردە دەرەکەوێت بەڵام بەداخەوە لە لای ئێمەی کورد تاوەکو ئێستا وەکو پێویست نەبووە کە بوو بێتی لەم چەند ساڵی دوایە هەندێک هەوڵی شخصی و کەم و کورد بووە لە ئاستێکی دیسپلین کرا و ڕێکخرا و مبەرمەجان نەبووە کە ئیش لەسەر بە ئەرشیفکردنی توراس و مێژوو کە لە پور و ڕابردووی نەتەوەی کورد بکرێت زۆر باشە مامۆستا ئێوە لە ڕابردوشدا هەر ئاسۆی ئیسلام و ڕابوونشتان ئەرشیف کردووە لە نێو ڕابوونی ئیسلامیدا بۆ میدیاتان هەڵژاردوواتە ئەرشیفکردنی بابەتی میدیایی بۆچی؟ بەڵێ طبعا دەست خۆش بێ بێگومان ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ئەو ڕیشەیی کە پێشتر ئێمە بیرمان لەم ئیشە کردەوە ئێمە ئەبێ هەموو ئەوە بزانین کە بزوتنەوە ئیسلامیەکان لە کوردستان بە تایبەتی کە لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە ساڵی 1970 لە نێو شاری سلێمانی سنتەری گرت و دروست بووە دواتر کە یەک ئەگرن لەگەڵ کۆمەڵێ زانای مسلمان لە سیانزەی 5 کۆچەکەن بە تایبەتی لە ناوچەی هەڵەبجە و هەورامان و شارەزور و هەندێک لە شارەکانی تری باشووری کوردستان ئەچنە ڕۆژهەڵاتی کوردستان لێرە یەکە گرن و بزوتنەوەیەکی تر دروستەوێ بە ناوی بزوتنەوەی ئیسلامی وشەی پەیوەندیەکەی لێکەنەوە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی پێشتر وەکو خۆشت باست کرد گۆڤارێکی بوو بە ناوی گۆڤاری ئاسۆی ئیسلام کە ساڵی 1984 بۆ 1970 6 ژمارەی لێدەرچوو خۆشبەختانە بە سوپاسەوە ئێمە لە ئەرشیفی برای بەڕێز کاک حەمزە دەستمان کەوت و توانیمان چاپی بکەین لە ساڵی 2019 دوای ئەوە بیرمان لەوە کردەوە کە ئێمە ئەم ئەرشیفانە هەیە حرەکاتی ئیسلامی ئێمە هەتاوەکو ئێستش خۆمان ماوین لە ناو سەحوەکەین زیندوین و کارەکتەرەکان بەشێکی زۆریان ماون مێژوەکەیان بەداخەوە لەبەرەوەی خۆیان نەیانتوانی وەکو پێویست بایەخی پێبن و یاداشت بنووسن و لا بکەنەوە بەلای ئەو ڕابردووی خۆیانە نەیانتوانی وەکو پێویست لای لێ بکەنەوە نەنووسراوەتەوە و ئەش نووسرێتەوە هەڵەی تایە یعنی هەڵەکە بە تایبەتی ئەوانەی دەرەوەی خۆیان بە تایبەتی لەوانەیە بەشێکی زۆری ئەمە بگێڕمەوە بۆ ئەوەی کە ئیسلامیەکان وتویانە یا ئەڵێن ئێمەم کارەمان لەبەر خاتری خوا کردووە کەمترینیان دەفتەری یاداشتی هێشتی ڕۆژانەی نووسی بێ کەمترینیان
ئێمە بیرمان لەوە کردەوە تۆ پرسیاری میدیات کرد. میدیا یەکێکە لە ڕەگەزە گەورەکان، یەکێک لە ژانرە گەورەکانی بواری مێژوو، بواری ئەرشیف، دیکۆمنت، ئەوەی کە لە ڕابردووە بەجێ ماوە. ئەما کە بۆی مێژووی ئەو حرەکە و بزوتنەوەانە ساغەکاتەوە، لەلایەک مێژووی بزوتنەوەکە، لەلایەکی تر مێژووی ئەو قۆناغی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی، بزوتنەوەی ئیسلامی کە درێژە پێدەری، بزوتنەوەی پەیوەندی بووە لە ڕابردووە هێزێکی چەکدار بووە، خەباتی چەکداری بووە، چالاکی بووە، خەباتی پێشمەرگانەی بووە، لەناو هێزە ئۆپۆسیۆنەکانی عێراقا بووە، وڵاتێکی وەکو ئەمریکا حسابی بۆ 3 هێزی گەورە کردووە لە عێراقا، یەکێک بۆ 7 هێز ببورن، 7 هێزی گەورەی یەکێک لە 7 هێزەکە بزوتنەوەی ئیسلامی بووە. ئەم هێزە گوناح هاتاوەکو ئێستا کە ئێمە قەڵەمەکان هەبن و خەڵکەکە ماون لە ژیانان نەتوانین مێژووی ئەم بزافە ئیسلامیانە بنووسینەوە بە دوایەکە هەڵبەت بە کۆی بزوتنەوە ئیسلامیەکان، بەڵام بزوتنەوەی ئیسلامی وەکو ڕێکخراوێکی دیسپلین کراو یا ڕێکخراوێک لە قاڵبێکی دیاریکراوە کە فۆرمی خۆی جیابوو، ڕابەرایەتی هەبوو، مەکتەبی سیاسی هەبوو، مەکتەبی عەسکەری هەبوو، مەکتەبی عەلاقاتی هەبوو، مەکتەبی ئیعلامی هەبوو، کۆمەڵە توراسی لە دوا بەجێ ماوە. یەکێک لەوانە میدیایە، یعنی بزوتنەوە کە ئێمە ئەم بۆن مام گۆڤاری دەنگی باوەڕ باسەکرێت، یەکەمین ئەزمموی میدیایی بزوتنەوەی ئیسلامیە لە دوای ئاسۆی ئیسلام. ساڵی 1970 کاتێکە لە مانگی حوزەیرانە بزوتنەوەی ئیسلامی دروست ئەبێت، چەند مانگێک دوای ئەوە ئەم بزوتنەوەی بیر لە دەرکردنی گۆڤارێکە کاتەوە. تۆ هەندێک نموزەجی تری باس کرد، ئێمە ئەمە چالاکی تریشمان هەبووە، بەڵێ ئاسۆی ئیسلامان هەبووە، ڕابوونیشمان هەبوو. ماوەستارم ئەم کتێبەی کە لە دوو بەرگایە، بە کتێبی یەکەم و کتێبی دوام بەنانیشانی دەنگی باوەڕ یەکەمین ئەزمموی میدیایی بزوتنەوەی ئیسلامی کوردستانی عێراق. ئەگەر بۆی بینەرانیش زیاتر جیلی نوێ لەسەر دەنگی باوەڕ زانیاریان هەبێ کە ساڵی 1970 چەند مانگێک دوای ڕاگەیانی بزوتنەوەی ئیسلامی کەیتر وەک باسکردبی لەوە کرێتەوە گۆڤارێک هەبێ، پەیامێک هەبێ بە ناوی دەنگی باوەڕەوە. چەند ژماری لێ دەرەچێت تا 93 بەردەوامە. تۆزێک ڕوونکردنەوەی زیاتر لەسەر دەنگی باوەڕ. بێگومان طبعا من پێشێکی ساختکردنەوەی و ڕوونکردنەوەیەکم نووسیوە بۆ دەنگی باوەڕ لەناو کتێبەکایە بەو ساختکردنەوەیە بەشێکی لەوەی کارکتەرەکان کە لە ژیان ماون بەشێکیان بە ڕەحمەت چوون بە تایبەتی مامۆسایانی ئاینی کە ئەو کاتانە ڕابەرایەتی و یا قیادەی سیاسی بزوتنەوەی ئیسلامی بوون، بە هەمویان کۆبوونەتەوە ناوی دەنگی باوەڕیان ناوەکەش من جەدەلەکەشیم بڵاو کردوێتەوە کە کۆمەڵی ڕێئی جیاوازی لەسرە، بەڵام ڕێئی ئەوەی کە پێکاوێتی و زیاترە کە ئەوە زیاتر لە شعرێکی مامۆساکرێکارەوە وەرگیراوە کە باسەکە ئەڵێ دەنگی باوەڕ پڕدەکات دەست و دەربناسێنێ مسلمانی کۆڵ نەدەر. یعنی دەقێکی شعریە پێم وابێت لە مانگی شوباتی ساڵی 1970 ئەم شعرەی نووسیوە. ساغم کردوێتەوە بەوەی هەندێک ڕێیان وای هەڵێن هەر خۆمان دامان ناوە، بەڵام ساغکردنەوەکەی ئەو لەوە ڕای بەهێزەکە هەر دەقێکی شعری تری مامۆساکرێکار لە ژمارە یەکی گۆڤاری دەنگی باوەڕ بڵاو بۆتەوە. دەنگی باوەڕ بە چەند قۆناغێک بڵاو بۆتەوە. طبعا لە ساڵی چالاکی ساڵی 1970 تایە، یعنی سی بزوتنەوەی ئیسلامی لە مانگی حوزەیرانی 1970 تا دروستە بێ بە پێی چاوپێکەوتنێکی مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ لە گفتوگۆیەکە کە باسی ئەکا هەر نامیلکەیە کە بە ناوی بزوتنەوەی ئیسلامی باسی مانگی ڕەمەزانی 1470 کە دامان ناوەنزیکەی 12 کە من لەگەڵ مانگەزاینەکە لێکم داوەتەوە. ئەم بزوتنەوەی دروستە بێ چالاکی یەکی شەشی تایە کە کوردەکان چوون خۆپشاندانیان کردووە کۆچبەرە عێراقیەکان لە شاری تاران، یەکی 6 یعنی یەکی 6 چالاکیەوەی تایە، بەڵام خۆی مانگی یەکی 8 دەرچوە 6 مانگ دوایەوە. 6 مانگ دوای قۆناغی یەکەمی ژمارە 1 بۆ 9 لە شاری سنە دەرچووە. ئەو کاتانە کۆمەڵێک خەڵکی دەستڕەنگین بە تایبەتی ئەوانەی جوان نووس بوون و سەلیقەیەکی ئەلامیان بۆ وەرگێڕ بوون لە قۆناغی یەکەما ژمارەیەک بۆ 9 لە شاری سنە دەرکردووە. ناوەکانیان ئەگەر بیڵێم کات هەیە، هەندێکیان وەکو کاک نەجمەدین شێخ سدیق سەرگەتی، کاک شوان هەورامی، کاک کامەران ئەشرەف قارەمانی، کاک سادق حەمە غەریب، کاک عەبدوڵای هەولێر، کۆمەڵێک ناون کاک جیهاد هەولێری، کاک جیهاد هەولێری، یعنی ئەوانەی کە لە بیر من ئەو ناوانەی کە ئیشیان تیاکەوە کۆمەڵێ لەو برایانەی هەڵەبجە بە تایبەتی کاک هیوا ئەحمەد،
و لەگەڵ کاک عیزەتی برایی یعنی کۆمەڵێک لەو برانە توانیویان ئەو گۆڤارە دەرکەن ژمارە 1 بۆ 9 دوای کۆمەڵە شتی ناوخۆی ئەوێ کێشە و گیر و گرفت ڕۆیە یعنی ئەو ستافە وازێ هەنن ستافێکی تر دێت کە کاک جەمیل عەبدوڕەحمان و کاک مامۆستا ڕێبوارە عابید و چەند برایەکی ترن دێن لە قۆناغی دووەمە ژمارە 9 دەرەکەن بۆ ژمارە 15 واتە ئەوان بەردەوامە بن لە مانگی لە کانونی یەکەمی 1970 هەتاوەکو تەموزی 1970 لە تەموزی 1970 تاوەکو ئابی 90 مامۆستا جەمیل عەبدوڕەحمان و ستافێکە وەکو ئێستا باسم کرد ئەوان گۆڤارەکە دەرەکەن دیسانەوە جارێکی تر مەکتەبی ڕابەرایەتی ستافی یەکەمە گێڕێتەوە بۆ دەرکردنی گۆڤارەکە قۆناغی سێم دەستپێیەکە کە دیسانەوە لە ئابی 1990 تاوەکو دوای نەوەتەکان و دوای ڕاپەڕیندێک کە مانگی ئاوی 90 زیاتر ئەو کاتانەیە کە شاری کوێت داگیر کراوە جێگای باسە کە ئەوەی گرنگە ئێمە باسی بکەین لێرە ئەم چوار قۆناغە گۆڤاری دەنگی باوەڕ 31 ژمارەی لێ دەرچووە تاوەکو حوزەیرانی ساڵی 1993 کە کاک سەلاحەدین محەممەد قادر ئێستا لێرە نییە لە دەرەوەی وڵاتە ئەوان لەگەڵ کاکشوان هەورامی و کاک عەبدوڵای هەولێر ناوەکەی خۆی ناوە ئەسیەکەی عەبدولباستە ناسراوە بە عەبدوڵا هەولێری ئەوان دەریان کردووە و 31 ژماری لێ دەرچووە بەڵام لە هەمووی گرنگتر کۆمەڵێک باس و بابەت و بەیاننامە و چالاکی گرنگی بزوتنەوەی ئیسلامی و غەیری بزوتنەوەشیتیایە توێژەری بە سەلیقە و بەتوانە ئەتوانێ سوودی لێوەربگرێت و ئیستینتاجی بابەتی زانستی لێ بکات. زۆر باشە مامۆستا ئارام گرنگی و ئەهمیەتی ئەم جۆرە بابەتانە من پێم وایە لە دوو بەشی زۆر گرنگە یەکێک لەوانەیە کە گەنجێکی لە ئێستادا یاخود کەسێک کە بێ لێکۆڵەر بێ لە ماستەر بخوێنێ یاخود دکتۆرا بخوێنێ دەتوانێت سوود لەم جۆرە ئەرشیفانە وەربگرێت و یاخود ئاشناکردنیان بە جیلی نوێ نەوەی نوێ لە ئێستادا ئاشنا بن بەم جۆرە بابەتانە و ئەرشیفانە بەوەی کە بزانن لە سەردەمانێکدا ئەو کەڵە پیاوانە بە سەختیەکی زۆرەوە هاتوون تا گەشتنەوە ئەم ڕادەی ئێستا و بۆ شێوازە ئەم بابەتانیان پەرە پێداوە. بەڵێ خۆی ئەم بابەتە گرنگیەکەی لەوایە لەلایەک تۆن وەکو خۆشت باست کردنەوەی ئێستا ئاگەی لەو مێژووە نییە یعنی ئەم مێژووە بە عارەق و بە خوێن هاتووە ماندووبوونێکی زۆر هەبووە خەڵکانێک هەبووە ڕۆژگارێک لێ بڕاون لە ماڵەکانی خۆیانە بە قەڵەمەکانیان بە کۆمەڵی ئەجهیزەی دواکەوتوو یاخود بەشتی سەرەتایی توانیوانە ئەم گۆڤار و ڕۆژنامانە دەرکەن ئەمە پێویستەنەوەی ئێستا بیزانێ بەڵام هۆکاری دووەمیان کە لە هەمووی گرنگترە بۆ ئێمە کار ئاسانیمان کردووە بۆ خوێنەران و بۆ توێژەران بە تایبەتی لە بواری مێژوو لە بواری ڕاگەیاندن ئەم دوو بەشە بە تایبەتی کە ئەم گۆڤارانە هەموو کۆکراونەتەوە و لە چوارچێوەی کتێبێکە چاپ کراون ئەتوانن سوودی لێوەرگن بۆ توێژینەوە زانستیەکانیان بۆ بابەتە ئەکادیمیەکانیان بۆ گەڕانەوە بۆ مێژووی هەم بزوتنەوەی ئیسلامی وەگوتم هەم مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد هەم مێژووی بەشێک لەو نووسەرانە کە لە ناو ئەما بوون یعنی ئێمە پێویستە ئەوەمان لەبیر نەچێ کۆمەڵێ نووسەری گرنگ لە ناو ئەم گۆڤارە شتیان نووسیوە بەشێکیان لە ژیانە نەماون یەکێک وەکو هیچیان وەکو مامۆستا مەلا عوسمان خۆی یەکەمین سەربوتاری ژمارەیەکی نووسیوە و تا دوا ژمارەی تەفسیرەکەی خۆی تایە هەتا کوێ فریاکەوتووە تەفسیرەکەی تایە ڕەحمەتی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموو چل بە چەندین گۆشەی جیاواز نووسیوێتی مامۆستا عەلی باپیر نووسیوێتی تایە مامۆستا سەیلەتیفی بەرزنجی کە بە واژەیی ناسراوە ئەویش نووسیوێتی مامۆستا کرێکار تیای نووسیوە یعنی کۆمەڵی خەڵک لە ئاستی بەرپرسایەتی هابوون وەستافەکەی خۆشی نووسیوانە بەڵام لەبەر دۆخی ئەمری وەکو من لە ساختکردنەوەکە باسم کردووە لەبەر دۆخی ئەمنی زۆربیان نەیانتوانیوە ناوی خۆیان بنووسن یعنی هەمووی ناوی مستعارە ناوی دووەم و سێم و ئەوانەیە دەستنیشانیان کردەوە بۆیە ئەمە گرنگە کە نەوەی ئێستا بزانێت کە ڕۆژگارێک گۆڤارێک هەبووە لە ساڵانی هەشتاکان بۆ نەوەتەکان دەرچووە ئەمە لەلایەکتر بۆ توێژەران و خوێنەران و نووسەران و ئەوانەی کە لە بواری بابەتی پرۆفشناڵیە ئیشەکە نەتوانن بابەتەکانیان لەژێر ڕووناکی ئەما بنووسن لە ساختکردنەوەکە ئەو کۆدانە یاخۆدە و ناوە خواسراوانتان ڕاست کردێتەوە کە بۆ بە پێنووسی بڕیار مەبەست لە فڵان کەسە بە پێنووسی پێشەوا مەبەست لە فڵان کەسە بەڵێ بەپێی خشتەیەکی ورد بە دوواداچوونمان کردووە هەموو ئەو کارکتەرانەی کە ماون جا من پێم خۆشە لێرە ئاماژەوە بەوە بکەم کە مێژوو چەند جۆرێکی نووسینەوەی هەیە جۆرێکیان لەژێر ڕووناکی بەڵگەنامەکان هەیە کە ئاماژەی پێەکەی جۆری دووەمیان گێڕانەوەی زارەکیە من لەبەرەوەی کارکتەرەکان ماون و ئەوەشی بەڵگەنامە بێ بە
دەسم کەوتوێ کەم و کورد لەم لاولا و وێنەکان ماون هاتووم سوودم لە گێڕانەوەی مێژووی زارێکی وەرگرتووە واتە ئەو کارەکتەرانەی لە سەرەتای چەکەرەکردنی ناوی دەنگی باوەڕەوە هەتاوەکو ئێستا هەتا ببوون هەتاوەکو ساڵی 93 هەموو ئەو کەسانە زۆربیانم بەسەر کردوتەوە کە نووسەر بوون کە بکەر بوون لە ئیشەکە کە بڕیاری سیاسیان هەبووە کە لە مەکتەبی ڕاگەیاندنا بوون و ئەوانەشی کە لە ناویە بەشداریان کردووە بەسرم کردوونەتۆ ناوەکانم ساخ کردوەوە لەوانەیە دوو ناو بۆ سێ ناو کە زۆر گەڕاوم بە دوای دەسم نەکەوتووە بەڵام دوای چاپەکە پیاموتم فڵان و فیسارە ئەگینا هەمویانم ساخ کردوەوە هەوڵم داوە اینجا ئەمەش ئیشی ئینسانە لەوەچی هەڵی تیاابێ بێ ئیشی ئینسان بێ هەڵات ماوەسارم کە ئەم کتێبەی دەنگی باوەڕ یاخود ئاسۆی ئیسلام دەخوێنیتەوە دەزانی کە کەسێک وەکو من کە لەو سەردەمەدا نەژیاوم دەزانی کە ڕابوونی ئیسلام و کەڵە پیاوانە لە تەنیش ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلامیان گەیاندووە هەمیشە لە پەیامەکانیشیاندا پشتگیریان لە ستەم لێکراوان و چەوسێنراوان کردووە پشتگیریان لە هەموو دەنگێکی ناڕازی کردووە کە ئەمە زۆ گرنگە کە ئێستا من دەزانم کە ئەو سەردەمانەش هەل لە بدایەتی دروستبوونیانەوە گرنگیان بۆ بابەتانەدا و هەمیشە و بەردەوام لە بەرەی چەوسێنراوان و ستەم لێکراواندا بوون. خۆی فەلسەفەی نووسینی ئەمە گرنجەکەی لەوایە ئێستا ئەبوایە بەداخەوە یڵێم قیادە سیاسیەکانی کۆی بزوتنەوە ئیسلامیەکان یعنی ئەمەیان خۆ من ئەمە تازەیەم کارە بەڵام لەمە دووە چاوەڕێشیانەکەم بیخەنە ژێر نەشتەری وردبیری خۆیانەوە بەڕاستی فەلسەفەی ئەمە بە تایبەتی بۆ هێزێکی وەکو بزوتنەوەی ئیسلامی ئیتر بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی دایک ئەوەی ڕابردووە بۆی ئێستاە کۆمەڵی دادگەریە ئەوەی کە دانیشتۆ و ئێستا بێلایەنە هەموو مێژووی ئەوانە من یەک شتی گرنگم لێرا کردووە ئەمەم بردوێتەوە سیاقە مێژوویەکەی خۆی یعنی وەکو چۆنەڵێ لە پێناسەی مێژوونووسیاتیات یەڵێ مێژوونووسە بێ خۆی دا بڕنێت لە هەموو عاتیفە و کاریگەری و ئایدیا و کەوتنەژێر هەژمونێکی دەرەکی کەوای لێ بکە عاتفیانە بیر بکاتەوە ئەمەم بردوێتەوە سیاقەکەی خۆی و لێرەوە من پێویستە زۆر سوپاسی کۆمەڵی دادگەری کوردستان کەم بەبێ ئەوە هیچ سانسۆرێکی منیان کردبێ لە ڕووی مادی و معنەوی و پشگیری تەواوی خۆیان بۆ ئەم ئیشە ڕاگەیاندووە من ئێستا خۆم بەشی ئەزمون و ڕوانگە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لە لای خۆمە بەڕێوەیە بم ئەمە یەکەمین چالاکیمانە ئەوان دانیشتوم لە یەکەم لەحزەکە ئەو بەشەم وەرگرتووە گفتوگۆمان کردووە کە ئەمە نەتیجەی کۆنگرەی چواری کۆمەڵی دادگەریە کە لە شوباتی ڕابردووە بەسترا لە شاری سلێمانی یعنی لەگەڵیانە قسەم کردووە بەڵێنی ئەوەیان پێداوم بۆ کۆی ئەرشیفەکان و ئیشەکانی تر من پێم خۆشە ئێوە هەرتەنها یعنی ئێمە فۆکسەکە نەخینە سەرم ئێمە کۆمەڵە شتی کەشمان ئیشی لەسەرەکەین یعنی ئەوان وەکوڵە چلای سەوزیان بۆ ئێمە هەڵ کردووە بە شەرتێ ئەم ئیشێکی مەوزوعی بێ خزمەت بە ڕابوونی ئیسلامی بکە خزمەت بە دۆزی کورد بکە تەشیری تیانە بێ بۆ کەس لەسەر حسابی کەسی تر نەبێ هەموو هاوکارێکی مادی و معنەوی ئێمە بکەن ئەمە جێگەی دەستخۆشی و سوپاسە بۆ ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لێرەوە من سوپاسیانەکەم دەستیان خۆش بێجا مەوزوعەکەی گرنگی لەوایە بزوتنەوەی ئیسلامیەکان ئێستا زمانێکی وای خۆیان نەیانتوانیوە مێژوو خۆیان بنووسنەوە فەلسەفەی نووسینی ناو ئەم گۆڤارە کە تۆ باسی زوڵم مستەمت کرد کۆی ئەو بەیان نامانەی کەتیاتی لەسەر قەزەی کورد لە باشووری کوردستان لەسەر کۆچبەرەکان لەسەر داگیرکردنی کۆیت لەسەر شەڕی ئەفغانستان لەسەر قەزەی فەلەستین لەسەر قەزەی عێراق چەوسانەوەی عەرەبەکان لە ناوەڕاست و باشووری عێراق یعنی بزوتنەوە زۆر وشیارانە لەسەر زۆربەی بەیاننامەی مەکتەبی سیاسی هەبووە قسەی هەبووە ڕای هەبووە ژیاننامەی شەهیدەکانی کە لە ڕابردووە هەیبووە یعنی بیری خەڵکی خستۆتەوە کۆمەڵی شەهیدی تیایی سەردەمی بزوتنەوەی پەیوەندیە شەهیدیە لە سەردەمی ئەنفالەکانە ئێمە کەس نازانێ کەس باسی ناکە بەڵام ئەمە گەنجینەیەکە کۆمەڵێک گەوهر و مرواری شاراوەی تایە توێژەری بە ئەزمون خەڵکی بە سەلیقە کەسی زانستی بەتوانە ئەتوانێ وردەکاری بکە و نەشتەرکاری و بنکۆڵکاری بکە لێرە سوود وەربگرێت لەم گۆڤارە یعنی ئەتوان مبالغەیە بیڵم بەس ماستەر و دکتۆرا لەوانەیە لەسەر هەندێکی زۆر لە سەر ئیشەکانی ناو ئەم گۆڤارە بێ کە 1370 لاپەڕێ لە دوو بەرگا چاپ کراوە 40 بۆ 50 لاپەڕەی ساخکردنەوەیە ئەمە ئەو بەڵام شتێکی تری گرنگی هەیە ئەم گۆڤارە حەزەکەم هەرباسی کەم لە ئۆردوگاکانە ئەم ستافەی مەکتەبی ڕاگەیاندنی بزوتنەوە زۆر وشیار بوون تەنهاوەیان نەکردووە تیمیان هەبووە کە کیمیایی بارانی هەڵەبجە کراوە لە ساڵی 1970 ئەم تیمە چووە بەدەم خەڵکی ئاوارە و لێ قەوماوی خەڵکی هەڵەبجە و شارەزور و هەورامانەوە ئەمە گرنگە
یعنی 2 مانگ بەجیان یەڵاو من لە ساختکردنەوەکە باس کراوە کە وەستاوە ئەڵێ بۆ چوین ئەمە لەلایەک لەلایەکی تر لە بەشێکی زۆری ئۆردوگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان نووسین کە هەبووە خەڵکی کوردی خۆ عێراقی تیا بووە قوتابخانەی کوڕان و کچانیان کردوەوە سەر بەمان بووە ئەمە زۆر گرنگە بەشێکی تر بەشی پۆستەراتیان بووە بەشێکی تر بەشی چالاکی ڕۆشنبیری و یادی هەڵەبجە و یادی بۆنە و مناسب مەولود و کۆمەڵە شتیان کردو لە هەمووی گرنگتر کۆمەڵی پاشکۆی گرنگیانەیە لەسەر شەهیدان لەسەر دنیای ئیسلام کۆمەڵی بابەتی فکری و فقهی و شەرعی هاتوون ئەمانەیان کردو وەکو کتێب و نامیلکە چاپیان کردو یعنی بڵێم من لەوانەیە بڵێم 10 بۆ 15 دەستکەوتەوە بەڵام دوایی هەندێکی کەم دەستکەوت زیاد لە 20 بڵاوکراوەیان هەبووە یعنی ئەم بزوتنەوەیە ئەگەر بێت و بەراوردی بکەین بە ئێستا ئەو قۆناغەش زۆر پێشکەوت و لە ساڵی 1970 بۆ 93 بە تایبەتی پێشی ڕاپەڕین یعنی وشیارێکی میدیایی گەورە هەبووە لەناو ئەو بزوتنەوە کە کۆمەڵی خەڵکی چالاکوان لێرەوە دەستخۆشی لە هەمویانەکەین بەشێکی زۆریان خۆشبەختانە لە ژیان ئاماون توانیویانە ئەو گۆڤارە چاپکەن پاشکۆی وێنەیان هەیە پاشکۆی چالاکیەکانیان هەیە پاشکۆی مەدرسەکانیان هەیە لە زۆربەی ئۆردوگاکانە خۆیان سەرپەرشتیان کرد ئەمە بۆ خۆی کارێکی گرنگی میدیایی بوو دەستخۆش لەماوە سارام هەر بۆ تەکمیلی قسەکانی بەڕێزت بەڕاستی کاتێک هەوە گڵۆپی سۆستان بۆ کراوەمە پامێکی سیاسی جوانیشی لە پشتەوەیە کە تۆ کۆمەڵی دادگەری دێ مێژووی دەنگی باوەڕی بزوتنەوەی ئیسلامی نووسێتەوە کە ئەمە گانی پامێکی برایانە و درێژبوونەوەی یەکبوون و یەکڕیزی و یانێ پامێکی دۆستایەتی بۆ ئەو ڕابردووی کە هەبوو کە ئێستاش ئەکرێ هەر لەسەر ئەو ڕۆحێتە جوانە ئیش بکرێ خۆی ئەوەی جەنابەت بەشێکەتی بێگومان ڕاستە بەڵام بەشی دووەمی کە زۆر گرنگە نیشانەی ئیهتیمام و بایەخی کۆمەڵی دادگەری کوردستانە بە فەرهەنگ و میدیا و کەلەپور و مێژوو ئەمە زۆر گرنگە ئێمە ئەبێ ئەمەکەین بە عەقڵیەتێ ئێمە ئێستا بەرەو ئەوە ئەچین یعنی ئەبێ پێویستمان بۆیە ئەرشیفێکی مەرکەزی مەزبوطمان هەبێت و ئەو بەشانەی کە بەشی ئەزمونە بەشی چاپەمەنی ئەمانە هەبن چکان میدیا ڕاستە کاغەز نەماوە بەڵام بڕواکەن بۆن و بەرامەی کاغەز ئێستش زۆر جیاوازترە لەو دنیای تۆڕە کۆمەڵایەتی و دنیا بێڕۆحە بێ لەمسکراوەی ئەلکترۆنی کە هیچ سوودێکی نییە یعنی سوودێکی ئەرشیفی نییە تەنها هەندێشتە لە ناو مۆبایلەکانمان و ئایپاد و ئامێرە تەکنەلۆژیە پێشکەوتۆکانایە لەبەرەوە ئەمە یعنی بۆ کۆمەڵی دادگەری لە لای بە تایبەتی توێژی مامۆستایانی زانکۆ و ئەکادیمی و نووسەران و تەنانە مێژوو نووسانیش ئەمە جێگەی دەستخۆشی و جێگەی بایەخە کە ئەم هێزە لە دوای کۆنگرەی چواریشەوە پێشتریش هەی بووە ئیشی کردو و پشتیوانی ئێمەشی کردو بەڵام ئێستا هەوڵ ئەدا زیاتر لا بەلای بابەتە فەرهەنگی و مێژووی و میدیایەکانی ڕابردووا بکاتەوە کە ئەمەش بۆ خۆی یعنی هەنگاوێکی باشە کە لەناو ئەو شەریحە زۆر جاگلەی لە حیزبە سیاسیەکانە کرێڵێن ئەمانە تەنها بایەخ بە سیاسەتی ڕۆژ و کۆمەڵەشتی بەدیهی ڕۆژانەیەن ئەمەش بابەتێکی قوڵ و گرنگەوە خزمەت بە مێژووی حیزبەکەش ئەکات کە ئەم حیزبە درێژکراوی قۆناغێکی ڕابردووە کە لە ڕابردووە ئەم حیزبە بایەخی بە فەرهەنگ و بە مێژوو بە ئەدەبیات و بە بواری میدیا و بواری چاپەمەنی داوە ئەمە وەستابیمانە چێت شێوازی بڵاوکردنەوەی ئەم گۆڤارە چۆنچۆنی بوو لە نێوان ئۆرگانەکان و ئەندامەکان بیاخود بۆ هەموو خەڵک بوو لەو سەردەمەدا هەر چەندە لەوانێ سەردەمێک بوو سەردەمی بەعەز بوو لەوانێت تۆزێکەوە کێشە دروست بوو بێ بەڵام چۆنێتی بڵاوبوونەوەکەی چۆن بووە ئەم گۆڤارە خۆی ئەوانەی کە من ناڵم لە ڕێی گێڕانەوەی زارێکیەوە یاوەی مێژووی زارێکی پێڵان کە قسەم کردووە لەگەڵ ئەو بکەرەکانی ناو ئەم کاراوە ئەوانەی کە وەکو چۆنەڵی وەکو کارمەند ئیشیان تیا کرد و هەموو باسی ئەوەکەن ئەو کاتانە کۆمەڵێ مەکتەب و یا بڵێن نووسینگە و بارەگا هەبووە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە ناوچە سنوورەکانیش بارەگای هێزەکانیان هەبووە هەمیشە کە چاپیان کردو بۆ 600 دانە 700 دانە 1000 دانە یعنی بەپی مەرحەلەکان هەڵقشاوەتە سەرەوە بەپی خواستەکان ئەمانیان دابەشکرەوە بەڵام لە هەمووی گرنگتر کارتێکی تایە لە ناویە کارتی ئیشتراکە یعنی هەم کۆمەک و پیتاکی بۆ کۆکراوەتەوە هاوکاری بۆ کۆکراوەتەوە بۆ هەم ئیشتراکی خەڵکی هەبووە و بەشێکشی چۆتە دەرەوە لێ چۆتە دەرەوە ئەمە ئەوانەشی کەماون بەشێکیان هەموو ئەیگێڕنەوە باسی ئەوەکەن کە لە سەردەمی حیزبی بەعسا لە ناوچە سنووریەکانەوە بە قاچاقی لە ناو تراکتۆر و بەباری هێستر و گوێ درێژ وانە هێناویانتە خوارەوە بە شارەکانی کوردستانە بڵاو بۆتەوە ئێستش بەڵگەنامەکان زیندون و ماون هەموو باسی ئەوەکەن کە کات خۆی ئەمە لە ڕۆژهەڵاتەوە گەشتەوە باشووری کوردستان چاپ دەکرا ئەمە لە شاری سنە بوو مەرحەلەکانی من باسم کرد یەکە مەرحەلەی لە سنە
دووەمیش لە سنە سێهەمیان ئەچێتە پیرانشار بەڵام مەرحەلەی دوای ڕاپەڕین ئەچێتە شاری هەولێر لەوێ چاپەکرێت و ئەخیر ژماری کە لە حوزەیرانی ساڵی 1993 زۆر باشە ماوەستاران بێگومان کارەکەتان جێگەی دەستخۆشیە بەڕاستی ماندوو نەبن و دڵنیام کاری داهاتووشتان دەبێ و بەردەوام دەبن ئەگەر پەیامێکت هەبێ و بۆ ئەوانەی کە ڕەنگە لە ئەرشیفی میدیایی ئیسلامیان لابێ چۆن بەدەمتانەوە بێن یان چۆن کەسێک بیاوێ پەیوەندی بکایەوە چۆن دەچنە دەمەوە ئەگە کار و چالاکەکانتان بۆ داهاتوو قسەیەکت ما بێ لەسەر بەڵێ من زۆر سپاسی ئێوە کە من ئەمەوێ هەر بە کورتی بیڵم کاری ئێمە هەر کاری چاپکردنی میدیانیە بەڵکو کۆمەڵی بەڵگەنامەی گرنگی تری بزوتنەوە ئیسلامیەکان و بزوتنەوەی ئیسلامی بە تایبەتی و تەنانە بزوتنەوەکانی ئەم دوایش بزوتنەوەی یەکبوون و بزوتنەوەی ڕاپەڕین و هەموو ئەوانە لە بەردەستمانایەوە کۆیەکەینەوە لە کۆی توراسەکانیان لە چاپ کراوە لە بڵاو کراوە لە بەیاننامە ئەمە لەلایەکی تر کاری ترمان بەدەستەوەی لەسەر ئەو کەسایەتە کاری زمیانە کە ناومان هێنان لە ژیانیان نەماون پرۆژەمان بەدەستەوەی لە کارنامە کە ساڵانە کۆنفرانسیان بۆ بکەین کۆنفرانسیە لە ئاستی کوردستانە هەندێک کۆنفرانسیش هەند کەسەکان ناوچەین لە ناوچەکانی خۆیانە ئەمە لەلایەکی تر لەلایەکی تر کە لە هەموو ئەمانە گرنگتر ئەوەیە ئێمە ئێستا کۆمەڵی پرۆژەی ترمان لە بەردەسایە کۆمەڵە گۆڤار و ڕۆژنامان لە بەردەسایە خەریکین کاری تەکنیکی و نووسینی بۆکەن ئیشاڵا ئەوانیش لە چەند مانگی ئایندا لە نزیکانێکدا بە دوای یەکا زۆربیان هەوڵەیەین چاپەکەین دوای ئەوەش ئیش لەسەر ئەوەکەین خۆمان بەشێک لە لێکۆڵینەوە و توێژینەوە بەرهەم بهێنین لەسەر ناوەڕۆکی ئەمانە بزانین ئێمە چۆن بتوانین ئەو مێژووە ئەو کە لەو قۆناغەدا هەبووەوە ئەو کارکتەرانە ئیشیان کردووە لەو قۆناغا چۆن مێژوەکە لە ڕێی ئەوانەوە ساخ بکەینەوە ئەمانە بۆ خۆی کۆمەڵێ کاری گرنگن کە ئێمە هەوڵمانداوە ئینشاڵڵا لە ئایندەدا ئیشیان لەسەر بکەین و بەشێکی لە هەمویان گرنگتر ئەو کەسانەی کە ماون لە ژیانە هەموو چاوپێکەوتنیان لەگەڵاکەین تۆماریەکەین ئەوەی بتوانین لە ڕێگەی دەنگەوە ئەوەی کە زیاتر بتوانین و ئامادەی تیابێت لە ڕێگەی دەنگ و ڕەنگەوە هەموو ئەوانە لە ناو ڕووداوەکانە ژیاون ئەو ڕووداوانەی ئەوانەی گێڕنەوە بۆ ئێمە توانین بیکەین بە تێکست و بیخێنە ناو چوارچەوەی پەرتوکەکان و دوجار نووسەر و توێژەرەکانی سوودی لێوەربگرن. زۆر سپاس بۆ مامۆستا ئارام عەلی سەعید لە کەلۆر و ڕۆژنامەنووس و مێژونووس سپاس کام دەفرێتە بێمە بەخشی سپاس کامیانی بەرنامەکەمان بوو سپاس بۆ بەڵازان و خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لەسەر سازکردنی ئاهەنگی مەولود لەلایەن مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریەوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. خدا لو ذكر فكرا قتلك غافر زبان دور حتى غنت سوس زباني باغ بسانا لقى المحزي خيالي ضربة تاري شرطو لكن وصفي جمالي لا يواسي القرب دامنا زلال شوكتي شجاني سركشاني عسل بنای خۆی بەخشندەی میهرەبان ئێمە لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لە بەشی پەرۆدە و بانگەواز بە پێویستمان زانی لەم کاتەدا بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گربوونەوەیەک ئەنجام بدەین کۆڕێک سیمینارێک ئەنجام بدەین بۆ ئەوەی نەوەی دوا ڕۆژمان ئەو گەنجانە لە دایکانە لە خوشکان لە برایان ئاشنایان بکەین بە ئاکار و ڕۆژەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەربڕینی خۆشحاڵیمان بە لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هەمومان قەرداری ئەو پێغەمبەرین سەلامی خوای لەسەر بێت هەرچەند ئێمە لە خزمەتی بین کۆڕ مناسبە بکەین سیمینار بکەین خول بکەین
کتێب بخوینەوە کتێب بنووسین لەسەم پێغمبەر عەلەیهی سڵات وسەلام هێشتا ئێمە ناتوانین حەق و مافی ئەو پێغمبەر بدەین. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی هەر خێرە هەمووی هەر بەرەکەتە هەمووی هەر ڕەحمەتە لەدایکبوونی ڕەحمەتە ژیانی ڕەحمەتە وەفاتی ڕەحمەتە ئەحادیثەکانی هەموو ڕەحمەت و بەرەکەتن ژیان ئەو ڕێچکەی کە پێغمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕێ جوانەی کە پێغمبەر صلی الله عليه وسلم لە پاش خۆی بۆ ئێمە بەجێهێشتووە وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ڕێی خوای گەورەیە ئەو ڕێگەیەکی ڕاست و درستە غیری ئەو ڕێگا هەموو ڕێگایەکی کە ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله هەموو ڕێگاکان کە چەوت و خرابن هەر یەکە داعیەکی لەسەر بانگەکە دەڵێ بۆ لای ڕێ من وەڵم بەڵام پێغمبەر صلی الله عليه وسلم گەورەترین داعیە پێغمبەری خوایە صلی الله عليه وسلم هەرچی وەصفەی لەو پێغمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم ناگاتە ئەوەی کە بڵێ پێغمبەری خوایە رسول الله ئەوە کافیە ئەوە هەموو مانایەکی تر دەبەزێنێ هەموو مانایەکی دیکە لە بن خۆی بزر دەکا بڵێ عەبقەریە بڵێ معەلیمە بڵێ مامۆستایە بڵێ سەرکردەیە بڵێ گەورەیە بڵێ عەظیمە ئەوانە هەمووی ناکە بێ پێغمبەری خوا کە کەسێک پێغمبەری خوا بێ ئەوزەر نەک هەر پێغمبەری خوا بێ لەناو پێغمبەرانش ڕەسوول بێ لەناو ڕەسوولانش ئولو العەزم بێ لەو پێنج پێغمبەرانە لەناو ئەو پێنج پێغمبەرانش لە هەر پێنجان لە هەر هەموو پێغمبەران گەورەتر بێ لە هەموو مرۆڤەکان گەورەتر بێ ئیتر چ زمانێک هەیە وەصفی ئەو پێغمبەرە بکە صلی الله عليه وسلم محمد نقي أرضي سمايا على بدر دي ظلم الآية ودوايا على بدر دي ظلم الآية ودوايا قاله يدهودك بعيد السبا ميلا سباتا قاله يدهودك بعيد السبا ميلا سباتا بنای خوای گەورە و میهرەبان سەرەتا بەبوونی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان پیرۆزبای لە سەرجەم مسلمانان دەکەم و طبعا ئێمە سەروەرمان لە یاد نەکردو تاوەکو یادی بکەینەوە بەڵکو ئەوە هەر وەکو بەرزڕاگرتنێکی ئەو یادەیە و هیوادارم سەرجەم مسلمانانیش ببنە شوێنکەوتەی پێغەمبەری پێشەوامان و ببنە زیندووکەرەوەی سونەتەکان ئینشاءڵڵا. پێشچی بە خێرات نێوەی بەڕێزەکەم زۆر بەخێر بێن سەر چاوە من وەکو خۆم زۆر خۆ بە خۆشحاڵە زانم کە بەشداری لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم دەکەم و زۆر خۆشحاڵتریشم کە خەڵکێکی زۆر بە گەرم و گوڕیەوە بەشداری ئەو ئاهەنگیان کردیان و بەڵێن دەدەین ئینشاءڵڵا لەسەر ڕێبازی بەردەوام بین بەخێرات نەکەم دووبارە سپاس. توبيك قضاوى لا إله إلا الله لا إله إلا الله محمد رسول الله عليه سلام الله محمد رسول الله بەڵێزان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم شوان محەممەد بەرنامەی پیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە کۆی بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.